کواڵیتی بەرز. شیکاری وەرزشی بە سپۆنسەری سپۆرت چێک. سەردان مامکەن و بە چاوی خۆتان ببینن هەرزانی نرخ و کواڵیتی بەرز لای ئێمە. ئێمە سپۆرت چێکین. ئەزانی سپۆرت چێک کوێیە؟ گەورەترین سەنتەری وەرزشیە لە کوردستان و عێراق. تەنها لە سپۆرت چێکە نرخی جوملە و زۆر کات لە خوار جوملەش پێشکەش بە کڕیارە ئازیزەکان دەکەین و کەمترین خێر وەردەکرین، ئەمەش بۆ خزمەتی ئێوە. جوانی و شێکی و سەرنجڕاکێشی لە پۆشاکەکانی ئێمەدایە. بێ هیچ دوودڵی و گومانێک لە کواڵەتی کاڵەکانمان لەگەڵ ئازیزانت لە سپۆرت چێک بە کەمترین نرخ بازاڕی بکە. ناونیشان سلەیمانی شەقامی 6 مەتری نزیک بەرزە پردی کۆبانێ، تەنیش ڕێستۆرانتی لۆڤان. سپۆرت چێک هەرزانی نرخ و کواڵیتی بەرز. بەناوی خوای گەورە و میرەبان، ئازیزانم سڵاوتان لێبێت. خۆشحاڵم لە ڕۆژێکی نوێی گەشتی شیکاری وەرزشی دێم و لای ئێوەی ئەزیز و خۆشەویست. ئازیزانم ئەمڕۆ کۆمەڵێ باسی تایبەتمانەیە کە لە گرنگترینیان باسکردن دەبێت لە سەرکەوتنی لێڤەرپوڵ بەسەر مانچستەر سیتی، بەڵام باسکردنی ئەمڕۆی ئێمە جیاواز دەبێت لە باسکردنەکانی تر. باسکردن دەبێت لە مشتومڕێک کە ڕەنگە لەلایەن زۆرێکتانەوانێ باس کرابێت لە ڕووی پێگاتە و لە ڕووی کواڵیتی یاریزانەکان و لە ڕووی نرخ و لە زۆر شتەوانەیە. ئێمە هەوڵین بوو دیوە جیاوازەیە باس لە یاری نێوان مانچستەر سیتی و لێڤەرپوڵ بکەین و هەروەها باس لە سەرکەوتنەکەی مانچستەر دەکەین و دەرفەتدانەوەی ئارسناڵ و تۆتنام بۆ مانچستەر بۆی کە ڕکابەری بکە بۆ گەشتن بە چامپیۆنز لیگی وەرزی داهاتوو واتی کە کریستیانۆ ڕۆناڵدۆ و بەپێی دەرفەتیش هەوڵ دەدەین باسێک بکەین لە سەر یاری لووتکە و لە موشی گرنگتر شەوی ڕابردوو یانەی هەولێر بە ئامادەبوونی هاندەرێکی بەرچاو لە نێو یاریگای فرانسۆریری توانی بە گۆڵێکی بێوەڵام سەرکەوتن بە سەریانی زەورا تۆمار بکات کە بەم شێوەیەش هەولێر سەرکەوتە ناوەڕاستی ڕێزبەندی بەرەوسەر و بە ڕێژەیەکی زۆر مانەوەی لە وەرزی ئەمساڵی خولی نابیانەکانی عراقدا مسۆگەر کرد. سەرەتا دەمەوێت بچینە دیاری نێوان مانچستەر سیتی و لێڤەرپوڵ بە تایبەت لەگەڵ ڤیدۆکەدا کۆمەڵێک ڕاوێژ دەکەن و دواتر دەچمە سەر پێگاتەکە و زۆرێک باس لەوە دەکەن کە لە یاریشەوی ڕابردوو پێگاتی لێڤەرپوڵ سەرەکی و پێگاتەی سیتی یەدەک. وەک بینیتان یارەکە بەم جۆرە بوو. برایما کۆناتێ بربەست یەکسانیشکاند و سەرەتا گۆڵی تۆمار کرد کە گۆڵی پێشکەوتنی سیتی بوو. دیقەتی ئەم گۆڵە بدەن، ئەلەم گۆڵەیە من ئەمێ سەرنجی شتێکتان پێ بڵێم. تاوان ئەمە گۆڵی دووەمی لێڤەرپوڵە کە بۆی هەڵی ستیڤنەوە کرا. دەمەوێت لە لێدانەکەیە هاوکارانم هاوکاری بکەن بۆی کە قسێکی تەواوی لەسەر بکەین. ئەلەم حاڵەتەیە ڕاگرتنێکمەوێ، ئەلەم حاڵەتەیە ئازیزان ئەمەوێ ئاماژە بۆ بەم ئێمە زۆر لە یاریکردنی گواردیۆلایە دەڵێن دەبێت گۆڵچیەک یاری پێ بکات کە بەردەوام تۆپ لای خۆی بێڵێتەوە، دەبێت بەردەوام گۆڵچەکە زۆرترین یاری بە تۆپ بکە. ئێمە بیرمان نەچێ لە چامپیۆنز لیگا ئێدرسۆن گۆڵی یاوە بە لێڤەرپوڵ. یاری پێشوو ئێدرسۆن زۆر نزیک بوو لەوەی کە جۆتا گۆڵێک بۆ لێڤەرپوڵ تۆمار کە بۆیە و تاوەڕاگرتنی گۆڵچیەوە. ڕاهێنەرێک کە ئەم داواکاری لە گۆڵچێ بێ ئاسایشە گۆڵچەکانی بکەونە ئەم جۆرە هەڵانەوە لەبەرەوەی گۆڵچی خەسڵەت فێری ئەوە کراوە کە بەم جۆرە مامەڵە بکاوە. تەنانەت چەند سەرچاوێک ئاماژە بۆ دەکەن کە هەندێک جار مانچستەر سیتی لە نێو خۆیاندا کە لە نێو یاریگای بچووک دیاری دەکەن ئێدرسۆنی بەرازیلی کە گۆڵچی تیپەکەیە دەبێتە یاریزانی هێڵی ناوەند. لە گۆڵەکەی مانیە ئەمەوێ ئاماژە بەو خاڵە بەم تکایە دواوی کە گۆڵەکە دووبارە بێتەوانێ وەستانێکمەوێت لە بەروی ئاماژە دەمەوێت بۆ قیاسە بدەم کە بۆمانی و بۆ ستیڤن دەمێنێتوانێ. با بڕوا ڤیدۆکە کە گۆڵەکەی مانی دەکرێت ئەو تۆپەی مانەیە
کە ئەم مەودایی کە دەیبینن لێرەدا کە ستیڤن تۆپەکە وەردەگرێ مەوداکە مانێت 10 مەتر لێوەی دوورە 10 مەتر لێوەی دوورە بەڵام تەوەقع ئەیمانەیە بەو جۆرەیە کە ئەم گۆڵچیە تۆپەکە لای خۆی دێڵێتەوانێ لەبەرەوە لێهاتووی مانێ لێرەدا دەردەکەوێ و ناکامڵی ستیڤن لەو ئەرکەی کە پێی سپێراوە لەوەی کە تۆپ لای خۆی بێڵێتەوە یاری پێ بکاتەوانێ ئەم حاڵەتە دەردەکەوێ هەم زیرەکێکە بۆ مانیە هەم نەشازیەکە بۆ ستیڤنە لەبەرەوە مانێ مەسافەی ئەو 10 مەترە بە 1 سانیە و لە 4 سانیەک دەبڕێت کە تێیدا گۆڵی دوم بۆ یانەی لێڤەرپوڵ بەرهەم دێنێ وەک ئاگادارن گۆڵی سێمیش بە هەمان شێوە مانێ تۆماری کرد ڕاستە جێمی دووەم مانچستەر سیتی گەڕانەوە بوو دەستان خۆش با ڤیدۆکە بەردام دوایەوەی گۆڵی سێم مانێ تۆماری کرد جێمی یەکەم جێمێکی تاگلایانە بوو بۆ لیڤەرپوڵ و تیپەکە یۆرگن کلۆپ بەڵام لە جێمی دووەم کوڕانی گواردیۆلا تا ڕادێگاتنەوە نێوکە شیارەکەەوە بوو لە سەرەتای جێمی دوم گرێ لێش گۆڵێکی تۆمار کرد و پاشانیش لە کۆتایەکانی یارەکە بەرناردۆ سێلڤا گۆڵی دومیشی تۆمار کرد. پاش کۆتایەتنی یاریەوە سەرکەوتنی دێمی کلۆپ بەسەر گواردیۆلادا کە کلۆپ تاکە ڕایەنەرە کە بردنەوەی بەسەر گواردیۆلا هەیە لە کۆی ڕوبەڕووبوونەوەکانی نێوانیان گواردیۆلا یاری یەکەمتری لێ بردوێتەوە لە 4 یاریشدا یەکسان بوون. زۆرێک باسییان لە پێگاتە کرد بەڵام من ئەلێرەدا جیاوازی پێگاتەی دوێنێتان بۆ دەردەخەم و بە تەفاسیل هەموو شتەکانتان بۆ ڕوون دەکەمەوانێ و ئەوەی تریشی بالای خۆتان بێنێتەوە دەچمە سەر گرافیکی یەکەمی پێکهاتی یاری نێوان مانچستەر سیتی و لێڤەرپوڵ دەستان خۆش وەک دەبینن ئەمە پێگاتەی هەردوولایە دەمەوێت باسێک لێوە بکەم کە زۆرێک بڕوای وایە مانچستەر سیتی بە پێگاتی یەدەگ یاری کرد و لێڤەرپوڵ بە پێگاتی سەرەکی یاری کرد کە بێگومان ئەوەی لە لێڤەرپوڵا یاری کردووە تەواوی پێگاتەی سەرەکی لێڤەرپوڵە واتە تەنها چەند گۆڕانکاریی بچووکە بەڵام لە ڕووی نرخەوانێ تەواوی پێگاتی لێڤەرپوڵە بەڵام لە مانچستەر سیتی گۆڕانکاری هەیە. با بزانین نرخی ئالیسۆن 66.6 ملیۆن پاوەنە نرخی ڕۆبەرتسۆنە و نرخی کە پێی هاتووە تاوانەمە و نرخانەیە کە پێی کردڕاوە یانەی لێڤەرپوڵ یاریزانەکانی پێکڕیوە نرخی ڕۆبەرتسۆن 8 ملیۆن بووە ڤاندایک 75 ملیۆن پاوەند بووە و کۆناتێ 29 ملیۆن بووە ئارنۆڵدەوە یاریزانی یانەکەیە ئەلکانتارا 20 ملیۆن بووە فابینۆ 39 ملیۆن بووە نابیچی تا 54 ملیۆن بووە سەلاح 36.9 بووە مانێ 35 ملیۆن بووە و ڕۆبن لویس دیازیش 50 ملیۆن بووە. لە بەرامبەردا پێگاتەی سیتی کە خۆتان دەزانین لەم یاریەدا چەند نەقسێک لە مانچستەر سیتیا بوو کە من ئێستا باسی و نەقسانەش دەکەم. ستیڤن بە 5 ملیۆن هاتوۆتە مانچستەر سیتی، ئاکێ 41 ملیۆن، ستۆنز 47 ملیۆن و نیو، کانسیلۆ 30 ملیۆن زاید دانیلۆ، یعنی ئەو دانیلۆشی لێ دەرکراوە لەبەر ئەو گرێبەسەی کە کانسیلۆی پێکردراوە لە یوڤی ئەوانێ کانسیلۆ 30 ملیۆن دراوەتە یانەی یۆڤانتۆس و لەگەڵیدا دانیلۆش پێشکەشی یوڤە کراوە، زنچینکۆ بە 16 ملیۆن، فۆدین یاریزانی تیمەکەیە، فێرناندینۆ بە 30 ملیۆن لە کاتێکا 5 ساڵ زیاتر لەو تیپایە یاری دەکات، بەرناردۆ بە 43 ملیۆن پەیوەندی بەیانەکەەوە کردو، ڕاحم ستەرلینگ 45 ملیۆن، جاگریلیش 100 ملیۆن، جیسۆسیش 27 ملیۆن کەوەکو پێشتری ژاماژەم پێ کردووە، گرێبەستی جاگریلیش گرانترین گرێبەستی گواردیۆلایە بۆم تیپە. ئەمە پێی دەوترێت پێکهاتەی یەدەک. ئەمە پێی دەوترێت پێگاتەی یەدەک کە پێگاتەی مانچستەر سیتیە. با بزانین نرخی ئەم دوو پێگاتەیە چەند بووە، گرافیکی دواتر کە تایبەتە بە نرخی ئەم دوو پێگاتەیە. سەرجەمی پێگاتەی مانچستەر سیتی لە یاری شەوی ڕابردوو سەرجەمی پێگاتەکەی 384 ملیۆن و نیو پاوەند بووە، واتە سەرجەمی ئەم پێگاتە یەدەگەی کە زۆر کەس باسیێکاوەڵێ پێگاتی یەدەک بووە 384 ملیۆن و نیو پاوەند بووە. ئەمە نرخی یاریزانەکانی مانچستەر سیتی بووە لە یاری دوێنە کە من دواتریش بۆتان باس دەکەم کە ئەم پێگاتەیە بە چ نەخسێکەوە ئەم نرخەی هەیە. سەرجەمی پێگاتەی لێڤەرپوڵ 413 ملیۆن پاوەند بووە، وەکووتمان ئەمە پێگاتەی سەرەکی لێڤەرپوڵە، واتە لێڤەرپوڵ لە بەرامبەر ئەم پێگاتەیە کە ئێستا یاری پێدەکا و لە بەرامبەر ئەم هەموو لێشاوە یاریزانێکە کلۆپ کڕیوەتی
413 میلیۆن پاوەندی پێداوە. هەر ئەم پێگاتەی کە شەوی ڕابردوو یاری کردووە، تاوان هەردوو ڕایەنەر پەرەی تەواویان بە یاریزانەکان داوە و نرخێکی زۆر چۆتە سەر یاریزانەکان ێستا لە بازاڕی لە مارکێتینی یاریزانانە نرخەکان بە شێوەیەکی بەرچاو زیایی کردووە. لەبەرەوە دەچمە سەر گرافیکی دواتر بابزانین ئەم پێگاتانە نرخیان چۆن بەرز بۆتەوە بەرزبوونەوەکە ببورن، بابزانین بەرزبوونەوەکان چۆنن. پێگاتەکەی گواردۆلا گەیشتۆتە 477 میلیۆن پاوەند. هەر ئەمەی کە یاری کردووە. ئەو بۆی ئەوە بۆتان دووباراکەمەوە لەبەر دوای نەواقسەکان ئەڵێم کە ئەگەر بە نەواقسەکان بڵێم نرخی پارەکەی مانچەستر سیتی زۆر زیاکە. یعنی ئەم پێگاتەی شەوی ڕابردوو یاری پێکراوە گەرچی کۆمەڵە نەواقسی تایە نزیک دەبێتەوە لە 1 میلیارد یۆرۆ لە 1 میلیارد پاوەند. ینی تەواوی ئینەکە نزیک دەبێتەوە لە ملیارە پاوەند لە نرخی تیپەکانە. تشکیلەکەی گواردۆلا لە ئێستەی ترانسفێر مارکێتە ئەم پێگاتەی یانزاریزانی کە شەوی ڕابردوو یاریان کردوێت خۆی دەدا لە 477 میلیۆن پاوەند. پێگاتەکەی لیڤەرپوڵ خۆی دەدا لە 450 میلیۆن پاوەند. واتە نرخی ئێستەی یاریزانەکانی سیتی هەر لەو پێگاتەی کە دوێنێ یاریان کردووە بەرزترە لەو پێگاتە سەرەکیی کە لیڤەرپوڵ یاری پێکردووە. لێرەوە دەمەوێت کۆمەڵێک تایبەتمەندی دیکەتان پێ بڵێم. لەوانە ئەگەر مانچستەر سیتی وەکو پێم وتن لیڤەرپوڵ و مانچستەر سیتی دوو باشترین یانەی ئەوروپان، دوو خاوەن زۆرترین یاریزانن لە ئەوروپادا و دوو بەهێزترین ڕکابەرن لە ئەوروپادا. ئەمە ژوای کردووە کە پێگاتەکان بۆ جۆرە گرنگجی هەبێ بۆیە من بەو جۆرە لە پێگاتەکان ورد بمانێ. ئەم پێگاتەی مانچستەر سیتی کە باسم کرد بای 384 میلیۆن و پاوەند بۆ لە یاری دوێنەیە، ئەم پێگاتەیە لە چی نەقز بووە؟ لە ئیدرسۆنی نەقز بووە، لە لاپۆرتی نەقز بووە، لە ڕۆبن دیازی نەقز بووە و هەروەها لە کایل واڵکەریشی نەقز بووە. ئیدرسۆن، ڕۆبن دیاز، لاپۆرتی، کایل واڵکەر لە هەمووشی گرنگتر کیڤن دی بڕۆین. واتە هەموو ئەم یاریزانانەی نەقز بووە پێگاتەکەی گواردۆلا، لاپۆرتی، ڕۆبن دیاز، واڵکەر، ئیدرسۆنی گۆڵچی، کیڤن دی بڕۆین کە هەر ئەم پێنج یاریزانە نرخەکان دەگاتە 250 میلیۆن پاوەند. واتە پێگاتەکەی گواردۆلا بە پێ نەقسی ئەو پێنج یاریزانەش وەکو ئاماژەم پێەیە ئەو نرخە بۆ 477 میلیۆن پاوەندەکە ئێستا لە بازارە لە ترانسفێر مارکێتە. بەڵام پێگاتەکەی کڵۆبا بەم جۆرە بووە. لەبەرەوە دووبێسترین پێگاتە بەم جۆرە ڕوبەڕووبوونەوانێ و یەدەجی یاریزانەکان وەزعیەتی دیبڕۆین جیاواز بوو لە یاری دوێنەیە، واڵکەر جیاواز بوو، ئەوەی کە گۆڕانکاری گواردۆلا بوو یارینەکردنی لاپۆرتی بوو. وتەبەری هەمووشتان دەزان دیازیش پێکانیە تا ئێستا بە تاوی چانە بۆ تاوانێ. واتە لاپۆرتی و ئێدەرسۆن دەرفەتی یاریکردنیان پێ نەیرا لە جامە. لەگەڵەوەی جێمی یەکەم کڵۆب بە شێوێکی باش کۆنتترۆل یاریگا و تۆپی کردو و توانی سەرکەوتن بێنێت، بەڵام گوێمی دۆم تا ڕادێک گواردۆلا پێگاتەکەی ڕێککردوانەوە تا ڕادەیەکیش توانی خۆی لە شکستێکی قورس بپارێزێت کە خۆی لە خۆیدا ئەمە زۆر گرنگ بوو بۆ تیپەکەی گواردۆلا. وەکو ئاماژەم پێکرد سەبەبی گۆڵی دۆم ڕاستە بەرپرسیارەتەکەی ستیڤنە هەڵەیەکی تاکە کەسی یاریزانە مانچستەر سیتیە، بەڵام ئەو شێوازەیە کە خۆی مانچستەر سیتی بناغی هێرشی پێدەکا کە بناغی هێرش لە گۆڵچیەوە دەست پێ دەکات، بۆیە تەقەبولیش دەکرێت کانێجار گۆڵچی بکەونە ئەو هەڵانەوە. و ئەوەی کە لە کۆتاشت لە یاری نێوان لیڤەرپوڵ و مانچستەر سیتی کە بمێ ئاماژەی پێدەمەوەیە، ئیبراهیم کۆناتێ بەرگریکارەکەی لیڤەرپوڵ تاوەکو ئێستا لە وەرزی ئەم ساڵدا 22 یاری بۆیانەی لیڤەرپوڵ کردووە. 22 یاری بۆیانەی لیڤەرپوڵ کردووە و لەم 22 یاریە لە حەڤاریا سەرکەوتنی تۆمار کردووە و 5 یەکسانی شێناوە. 5 یەکسانی شێناوەتە براین کۆناتێ تاوەکو ئێستا لەگەڵ یانەی لیڤەرپوڵە ڕوبەڕووی شکست ناتوانێ. ئەمەوێ سواسی تایبەتی کاگە بەختیار وەروە کاکە دابان نەبیل کەم کە لە تایبەت بە یاری مانچستەر سیتی و لیڤەرپوڵ هاوکاریان کردین بۆ گرافیک و تایبەتمەندیانە و دەچمە سەریارەکەی مانچستەر بەزەگە بزانم پرسیارێکی تایبەت بێ لەبارەی مانچستەر سیتی و لیڤەرپوڵەوانێ.
کاکدیلان دەڵێ گواردیۆلا لەژێر فشاری بەدەستێنانی چامپیۆنز لیگدایە. فشارەکە لەلایەن کێوە کاکدیلان؟ من بڕوا ناکەم کارگێڕی مانچستەر سیتی بەی شێوەیە گواردیۆلایان خسبێتە ژێر فشاری ئەوەی کە نازناوی چامپیۆنز لیگ بۆ مانچستەر سیتی بەدەست بێنێ. بەڵام وەکو فشاری ڕاگەاندن و فشاری لە ڕەنگە هەنێک کەساتی ئەگەرچی مانچستەر سیتی خاوەنی ئەو تیپە نییە کە بڵێ یاریزانەکانی هێندە کاریگەریانە بێ وەکوی لە مانچستەر یونایتد و لێڤەرپوڵدایە، ڕەنگە کاریگەریوانی لەسەر بێ بۆی کە باز لە چامپیۆنز لیگ بکەن. بەڵام وەکو کاریگەڕی مانچستەر سیتی من هەرگیز بڕوا ناکەم پەستانیەوە لەسەر گواردیۆلا دروست بکەن کە چامپیۆنز لیگ لەم 1-2 ساڵەشدا بۆیانەکە بێتەوە، بەڵکو ڕەنگە لە 5 ساڵی داهاتووترا ئەو داواکاریە بخەنە بەردەم گواردیۆلاوە ئەو بکەن. و یۆرگن کلۆپ باشترین ڕانەری جیانە بێگومان یۆرگن کلۆپ تایبەتمەندێکی زۆری هەیە و یەکێکە لە باشترین ڕانەرەکانی جیان کە توانیوێتی بە تیمی جیاوازی شانی ڕوبەڕووی گواردیۆلا بێتەوە کە زۆرێک لە ڕانەران و شیکەرەوە جیانەکان پێیان وایە باشترین ڕانەری جیانەوە بە تایبەتیش باشترین ڕانەری سەدەی 20ەکە. دەچمە سەر یاری مانچستەر یونایتد. یاری مانچستەر یونایتد لە بەرامبەر نۆریچ سیتی کە جیاوازیە یاریە لەوەدا بوو کریستیانۆ ڕۆناڵدۆ هاتریشێکی گرنگی تۆمار کرد و هەروە مانچستەر بۆ گەڕایەوە بۆی کە ڕکابەری بکات بۆ گەشتن بە چامپیۆنز لیگی وەرزی داهاتوو. تاوان گۆڵی هەرسێ گۆڵەکەی مانچستەر یونایتد لەلایەن ڕۆناڵدۆوە کرا کە گۆڵی یەکەم ئەو گۆڵە بوو کە ئیلانگا پاسەکەیدا، بەڵام گۆڵی دوم تایبەتمەندیکی زۆر جیاوازیە سەرڕاوی ڕۆناڵدۆ تەمەنی 37 ساڵە، بەڵام دیقەت بدەن لەم گۆڵەدا لەم لێدانە سەرە چۆن ڕۆشتنێک بەنێو بەرگریکارانی نۆریچ ئەنجام دەدا و هەستانێکی ناوازە لە نێو جەرگەی بەرگری ئەم تیپە ئەنجامدا. دیقەت لەو خۆتزیینەوەی ڕۆناڵدۆ بدەن کە تەوەقوعی موقعی تۆپەکە دەکا و بە سەرکەوتوانە دەچێتە ئەو شوێنە و هەستانەکەی بەس مەسافەی هەستانەکەی ینی 2 مەتر بۆ 3 مەتر دێتە پێشەوە بۆ لێدانی ئەو سەرەکە ئەنجامی دەدات. و یەکێک لە تایبەتمەندیترین گۆڵەکانیشی ئەم لێدانە ڕاستەوخۆیە بوو کە دوای 2 ساڵ جارێکی دیکە کریستیانۆ ڕۆناڵدۆ بە لێدانی ڕاستەوخۆ گۆڵی تۆمار کردەوە کە دواهەمین گۆڵی ڕاستەوخۆی کریستیانۆ ڕۆناڵدۆ بەرامبەر سوید بوو لە مانگی 9 ساڵی 2020 لە یاریەکانی نیشن لیگ. لەو کاتەوە ڕۆناڵدۆ بە لێدانی ڕاستەوخۆ گۆڵی تۆمار نەکرد بوو، بەڵام جارێکی دیکە کوڕەکەی مادێرا کوڕەکەی وڵاتی پرتوگال گۆڵی تۆمار کردوانەوە. مانچستەر یونایتد ئەم سەرکەوتنە گرنگەی دەستەبەر کرد کە ئەم سەرکەوتنە بۆ مانچستەر تایبەتمەندی لەوەیە مانچستەر جارێکی دیکە گەڕایەوە بۆ ڕکابەریکردنی گەیشتن بە چامپیۆنز لیگی وەرزی داهاتوو، چونکە بەوردبوونەوە لە خشتەی یاریەکانی هەردوویانە مانچستەر یاری ڕاستەوخۆی لەگەڵ ئارسناڵا ماوە کامە خۆی لە خۆیان لە سوودی مانچستەرەوە لە هەمان کادا هەر سێ تیمەکە چ تۆتنهام چ مانچستەر یونایتد چ ئارسناڵ یاریەکانیان خشتەی یاریەکانی ماوەیان لە پرێمەر لیگا قورسە. واتە بەم سەرکەوتنە و سوود وەرگرتن لە دووشکستی تۆتنهام و ئارسناڵ مانچستەر دەرفەتەوەی بۆ گەڕاوە کە ڕکابەری گەشتن کە بە چامپیۆنز لیگی وەرزی داهاتوو. ئەوەشی کە بمەوێت تایبەت باسی بکەم ینی زۆرێک ڕەخنەی ئەوە دەگرن لەوەی کە ڕۆناڵدۆ سەبەبی خراپی ئاستی مانچستەر یونایتدە. سەبەبی خراپی ئاستی مانچستەر یونایتدە. من نامێت دیفاع لە ڕۆناڵدۆ بکەم، بەڵام کۆمەڵێک پێوەەر باز دەکەم پرسیارە واڕاستیەکەمەوانێ بۆی کە ئایا تا چەندێمە لەگەڵ ئەم خراپیە هاوڕابین لەگەڵ یانی بڕوامان وابێکەوە. بۆ نمونە ڕۆناڵدۆ لە وەرزی ئەم ساڵدا چەند هەلی گۆڵی مانچستەر یونایتدی چواندووە. ڕۆناڵدۆ لە وەرزی ئەم ساڵدا لە چەند لەحظاتی حەسمە لێدانی سزای یاخود هەلی زێڕینی بۆ مانچستەر چواندووە. ڕۆناڵدۆ چەندێک فکری ڕاهێنەری تێکداوە و تا ڕانەر ینی یاری مانچستەر یونایتدی مانچستەر سیتیش یاری بە ڕۆناڵدۆ نەکردووە و یاریەکەی تۆتنام پاش کستەکەی ئەو یاری لە تۆتنام یاری پێکردوانێ سەرکەوت نییەنە. یاری لیستەر نازان بەوە کاری پێکان بۆ جۆکارێ بوو یاری بەرامبەر لیستەر نەکرەوە بوو یەکسان بوون هاتوتەوە ڕۆناڵدۆ یاری پێدەکرێتەوە. ئایا ڕۆناڵدۆ چەند تۆپیاوە بۆ هاوڕێکانی و لە دەست دراوە. هەر لە وەرزی ئەم ساڵدا
ئەو پێرەوارانانە وەرگرن کە ڕۆناڵدۆ چەند تۆپیاوە بە یاریزانەکان و لەدەست دراوە. ئەمە من لە ڕووی ئەو نەقسەوە دەڵێم ڕۆناڵدۆ بەرگریکار نییە، هاری ماگوایر نییە کە تا بەرپرسیارەتی گۆڵکردنی تیپەکەی بکوێتە سەر. ڕۆناڵدۆ بەرپرسیارەتی گۆڵکردنی تیپەکەی دەکەوێتە سەر و بەشێکی زۆری شێوازی یاریکردنی مانچستەر ئەگەر لە خزمەتی یاری ڕۆناڵدۆیا بێ. بەڵام لە مانچستەر یونایتد ئەوە نابینرێت کە لە یوڤی و ڕیال مەدریدا بۆ ڕۆناڵدۆ کراوە، جیاوازی زۆرە. لە مانچستەر یونایتد یاریزانەکان تایبەتمەندی خۆیانێ، بۆ نمونە یاری نییە برۆنۆ فەرناندێز سێ لە دوانی گۆڵی ئەبێ. گرینوود دەتا و کاتەی کە یاری دەکرد شامەشانی ڕۆناڵدۆ یاری نەبوو 3-4 لێدانی بۆ گۆڵ نەبێ. واتە لە مانچستەر یونایتد دۆخەکە جیاوازە و ئەو شتەشیکەوە باسێکە من تەنها پرسیارتان ناڕاستاکەم و هیچ بەرگریەک لە ڕۆناڵدۆ ناکەم، بەڵام کاتێک کە من بە یەکێ بڵێم خراپە ئەبێ کۆمەڵێ مسەببم پێبێ، کۆمەڵێ هۆکارم بەدەستەوە بێ کە من خراپی ئەم کەسە بسەلمێنم یاخود هۆکارەکانی خراپی بسەلمێنم کە بەم هۆکار و بەم هۆکار و بەم هۆکار خراپە. بەڵام ئەگەر گۆڵەکانی ڕۆناڵدۆ لە مانچستەر یونایتد دەرکەی، مانچستەر یونایتد فەزاحەتە لە وەرزی ئەم ساڵە، یعنی بەجددی تیپێکی وێرانەیە. من پێ دەڵێم تەنها ڕەنگە لە کاریگەری شێواز یاریکردنی تیپا بۆ ڕایەنەر دەتوانێت دەستنیشانی کا بڵێ ڕۆناڵدۆ لەو دیۆوانێ ڕەنگە من سوودم وەکو پێویست لێ وەرنەگرت پێم وەکو ڕانەری مانچستەر، بەڵام وەکو ئەرقام و وەکو ڕەخنەگرتن و وەکوی کە ڕۆناڵدۆ بە مسەبەبی شکستەکانی مانچستەر یونایتد بزانی ئەوە هەڵەیت لەبەرەوەی هیچ مبەڕیرێکە پێ نییە بۆی کە وەکاری شکستی بێ. تەنها ڕاهێنەری تەکتیکی ئەم تیپە دەتوانێت دیاری بکە کە بزەبت ڕۆناڵدۆ لە ڕووی شێوازی یاریکردنەوە بۆ تیپەکەیان کە لێنە یاخود ئیسفادێ. ڕۆناڵدۆ بە تۆمارکردنی ئەم سێ گۆڵی کە تۆماری کرد تاوان لای خۆتان ئاشکرایە ڕۆناڵدۆ بووە بە گۆڵکاری فەرمی مێژووی تۆپی پێ و باز لەوە هەیە کە پێلێ و گۆڵی تر و ڕۆماریۆ و ئەمیان، بەڵام ئەو لە فەرمیەکەیە ڕۆناڵدۆ گۆڵکاری مێژووی تۆپی پێ ژمارەی گۆڵەکانی گەیاندا 800 گۆڵ و ژمارەی هاتریکەکانی کرد بە 6 هاتریک، جیاوازی هاتریکەکانی لەگەڵ مێسی بۆ 5 هاتریک بەرز بۆوانێ و 58 لەدانی ڕاستەوخۆشی بۆ گۆڵ تۆمارکردن کرد. واتە ئەم لێدانە ڕاستەوخۆش گرنگێکی زۆری بۆ ڕۆناڵدۆ ڕێکۆردەکەی هەبوو و ئەمە 12 لێدانی ڕاستەوخۆش بوو کە لە پرێمەر لیگا گۆڵی پێ تۆمار دەکات و ژمارەکەی تێری هەنری یەکسان کردەوە لەگەڵیا و لە هەمان کاتدا ژماری تێری هەنری زۆرلای یەکسان کردەوە. ئێستا دوو کەس لە پێش ڕۆناڵدۆ ماون کە ئاستەمە بتوانێت ئەو ڕێکۆردە بشتێنە لە پرێمەر لیگا لە ڕێی لەدانە ڕاستەوخۆکان. کەسی دووەم ئێستانی ڕۆناڵدۆ سێم کەسە لە ڕووی لەدانە ڕاستەوخۆکان کە گۆڵی کردە لە پرێمەر لیگا. سێمیان جیمس وارد-پرۆسی یاریزانیانەی ساوسامتۆنە، دووەمیان ڕۆناڵدۆ سێمە و کە 13 لێدانی ڕاستەوخۆی تۆمار کردو بە گۆڵ و یەکەمیش دێڤید بێکامە کە خاوەنی 18 لێدانی ڕاستەوخۆیە کە گۆڵی پێ تۆمار کردووە لە پریمەر لیگ. وەکو ئاماژەم پێیا یارەکانی داهاتووی مانچستەر زۆر گرنگە، بە تایبەتی یاری داهاتووشی بەرامبەر لیڤەرپوڵ. مانچستەر دەرفەتی هەیە بدۆڕێ، بەڵام ڕوبەڕووبوونەوەی ڕاستەوخۆی لەگەڵ ئارسناڵ و دواتر ینی دەرفەتێکە لە بەردەمیا بێت کە شکست بێنێت یەک یاریە بەرامبەر لیڤەرپوڵ بدۆڕێ. ئەگەر یارەکانی دیکەش بدۆڕێنێ ئەوە مانچستەر یونایتد هەلی گەیشتن بە چامپیۆنز لیگی وەرزی داهاتوو لەدەست دەدا. دەچمە گەر پرسیارێکی تایبەت هاتبێ دواتر دەچمە سەر یاری ڕیاڵ و ئیشپیلێکە ئەمڕۆژ تایبەتمەندیەکی گرنگیەیە. ئەڵێ هەمووی خەتای ڕۆناڵدۆ بوو کە مانچستەر یونایتد بردەوە. ئەوە ڕوونکردنەوە مایتێ کاک کەیجی قودسی کۆتا نازناو بۆ مانی و مۆرینۆ بوو بەدەستێنا، ئێستا خەون بە نازناو دەبینین، بەڵێ بێگومان کاکاکۆوە کۆتا نازناو بووە. ڕیاڵ ئەم یاریە باتەوانێم شەو پێ دوانیە خولی ئیسپانیا قەتع بووە، خولی ئیسپانیا یەکلای بکاتەوە دواتر بەردەوامی پێوە. وەکو ئاماژەم پێکرد کە ئەگەر گۆڵەکانی ڕۆناڵدۆ نەبووە منیش ئاماژەم بەو خاڵەیە گۆڵەکانی ڕۆناڵدۆ سەبەوێکی زۆرن، بەڵام ئەو دیوەی کە ڕەخنە لە ڕۆناڵدۆ گیرێ بۆ دیوەیە کە من باسم کرد. کاک مەریوان مەحموود دەڵێ یاریزانە هاوکاری ناکەن، زۆربەی یاریزانەکە ئاستی باش پێشکەش ناکەن، بە تایبەتی هەڵی بەرگری و ماگوار هیچ خراپیەک بۆ ڕۆناڵدۆ ناگەڕێتەوەنێ خۆی سەلماندووە بۆ تەمەنە شۆ. کاک مەریوان
ئەگەر دقەتدا بێ منی ژاماژەم بەو خاڵە کرد کاتێ تۆ ڕەخنە لە کەسێک دیر دەبێت کۆمەڵی موبەڕیرێ پێ بێ بەڵام هیچ موبەڕیرێ نییە لەسەر ڕۆناڵدۆ. ئەمڕۆ یاریکی تایبەتمەند هەیە لە کاژمێردا ڕیال مەدرید و ئیشبیلیا ڕوبەڕوو یەک دەبنەوە کە یەکێکە لە هەرە یاریە تایبەتمەندەکان و باریکی یەجگار گرنگ بۆ هەردوویانە وەسف دەکرێت. ڕیال مەدرید لەم یارەدا لە توانەکانی کۆمەڵە یاریزانی بێبەشە کۆمەڵە یاریزانی گرنگ کە لەوانە کاسمیرۆ فەرلامێندی و پێم وابێ مارسیلۆش بامان شێوە بەشداری یاری ئەمڕۆ ناکەوە کارفاخاڵیش ئامادە نابێت کەوابێ ڕیال مەدرید بە کۆمەڵە نەقسەوانەیە بەشداری یاری ئیشبیلیە دەکات کە خۆتان دەزانن یاریکی پڕ کابەریە و سەرکەوتنی ڕیال مەدرید لە میارێدا یاخود یەکسانبوونیشی واتە بە هەموو پێوەرێک دوورخستنەوەی ئیشبیلیا لە ڕکابەریکردنی بردنەوەی نازناوی لالیگا. سەرکەوتن یاخود یەکسانی ڕیال مەدرید لە یاری ئەم شەودا بە هەموو پێوەرێک ئیشبیلیا لە ڕکابەری بردنەوەی نازناوی لالیگا دوور دەکرێتەوە لەبەرەوەی شتەکە دەبێتە ئاستەم کارەکە زۆر قورس دەبێت. بەڵام ئیشبیلیا وەکۆی جولیان لۆپێتیجی باسی کردووە ئیشبیلیا ئەم شەو بە تەواوی پێگاتەوە ڕوبەڕووی ڕیال مەدرید دەبێتەوە. دەیەوێت سوود لە ماندووبوونی ڕیال مەدرید وەربگرێت. دەیەوێت سوود لە 120 خولەکی یاریکردنی ڕیال مەدرید لە بەرامبەر چەلسی وەربگرێت. دەیەوێت سوود لە هزری ڕیال مەدرید وەربگرێت لەوەی کە ئامادەکاری دەکات بۆ قۆناغی چوارگۆشەی زێڕینی چامپیۆنز لیگ بۆ ڕوبەڕووبوونەوەی مانچستەر سیتی چونکە ڕیال مەدرید باش دەزانێت دوونەوەت خولەکی تااقەت پڕوچە نەگەر نەکاتە کاتەکانی زیاد کراو لەگەڵ مانچستەر سیتیا لە بەردەمیاتی وەکو چۆن لە بەرامبەر پاریس سەن ژەرمان لە ماوەی 20 خولە یارەکە هەڵگێڕاوەکو چۆن لە بەرامبەر چێلسی بە سوورگرتن لە یاریچوون و دواتر دەخولێکی یاریگەڕانەوە توانی ئەنجامەکە لە سوودی خۆی یەکلا بکاتەوە لەبەرەوە ڕیال مەدرید هەموو پێوەرانی لەبەرچاو بۆ یاری ئەمشەو ئیشبیلیەوە ئیشبیلیا ئەم شەو هەموو هەوڵێکی دەدات بۆ تۆمارکردنی سەرکەوتن چونکە وەکو ئاماژەم پێکرد تاکە ڕێگەیەک بۆ تەنها ڕکابەریکردنی مانەوەی لە بردنەوەی نازناوی خولی لیگەی ئیسپانی بۆ یانی ئیشبیلیا سەرکەوتنێتی لە یاری ئەم شەودا بە پێچەوانەوە هەموو ئەنجامێک لە سوودیانی ئیشبیلیا نابێت. ئەگەر دەپرسن لەبارەیەوەی کە ڕیال مەدرید ئەم شەو بە چ بارودۆخێکەوە یاریەکە من پێتان دەڵێم ئەم شەویش پێشبینی مەکەن ڕیال مەدرید بتوانێت شێوازێکی یاریکردنی یاخود سەیتەرێکی تاوا بەسەر ئیشبیلیا بکات لەبەرەوەی ڕیال مەدرید ماندووە ڕیال مەدرید ئەم شەو کۆمەڵە کەلێنی زۆری هەیە بەڵام ڕیال مەدرید ئەو تیپەیە کە ئەم شەو هەر بۆ سەرکەوتن هەوڵ دەدات ئەگەر هەر نەبێت ڕیال مەدرید بۆ یەکسانی هەوڵ دەدات چونکە ڕیال مەدرید ناوێت جیاوازی خاڵەکانی لە لیگا کەم بێتەوە و لەگەڵ نزیکبوونەوەی یارەکانی چامپیۆنز لیگ ڕیال مەدرید زۆر گرنگە بۆی لاری ئەم شەودا سەرکەوتن تۆمار بکات چونکە وەکەوەشی کامەژەی پێدرا بردنەوە لە میارێدا بە ڕێژەیەکی زۆر لە بردنەوەی نازناوی لالیگا نزیکی دەکاتەوە چونکە یاری ئەو یاریە قورسەی تری کە دەیمێنێ ڕوبەڕووبوونەوەی ئەتلێتیکۆ مەدرید لە نێویاریگای واندا میترۆپۆلیتانۆ بە هەموو پێوەرێک ڕیال مەدرید هەوڵی سەرکەوتنی لە یاری ئەم شەو بۆیە کە ئامادەکاری باشتر کا بۆ یاری مانچستەر سیتی و لە هەمان کاتدا بۆی کە خولی لیگەی ئیسپانیار بە زووی یەکلا بکاتەوە لە بەشی کۆتایی ئەمەلای کۆمنتەکان ئەگەر ئەم دووسێ کۆمنتەی ئەخیر دەخوێنمەوانێ تیپەکەی گواردیۆلا ڕێکخراوتر بە وردی کاگونێر دەڵێت و سەر ڕای ماندووبوونی زۆر یاری ئەتلێتیکۆ مەدرید مانچستەر سیتی لە ڕوخاندا مانچستەر یونایتد لە ڕوخاندا ڕۆناڵدۆ و قەرسایکی خسۆتە سەر شانی ڕۆناڵدۆ سەر ڕایە و هەموو فشاری لەسەرەتی پێم وایە 20 گۆڵکات دەمەوەرزە وەکەوە وایە گۆڵکاری خولەکە بوو بێ هەموو یاریزانەکانی یونایتد چاوێن لەسەر ڕۆناڵدۆ ئێمە وتەی کاکسەرمەدا ئەرکی ڕیال لەگەڵ سیتی ئاسانترە نەک چێلسی سڵاو خاڵە پێدوایە وەڵایی کاک دەربازجارێ زۆر بۆ یاری ئەمە بەپێی ئامادەکاری یارەکان ڕۆژانە پشتیوان بەخوا گفتوگویشی تاوی لەسەر دەکەین ئازانم شیکاری وەرچی ئەمڕۆشم پێشکەشکردن بە سپۆنسەری سەرەکی سپۆرتچێک و جارێکتر سوپاسی کاکە بەختیار و کاکە دابەر نەبیلەکەم سوپاس بۆ هاوکارانیشم لە ژووری کۆنتڕۆڵ تاڵقەکانی داهاتوو بەخواتان ئەسپێرم خواتانەکە سپۆرتچێک هەرزانی نرخ و کوالیتی بەرز شیکاری وەرزشی بە سپۆنسەری سپۆرتچێک سەردان مامکەن و بە چاوی خۆتان ببینن هەرزانی نرخ و کوالیتی بەرز لای ئێمە سپۆرت چێکین ئەزانی سپۆرت چێک کوێیە؟
گەورەترین سنتەری وەرزشیە لە کوردستان و عێراق. تەنها لە سپۆرتچێکە نرخی جملە و زۆر کات لە خوار جملەش پێشکەش بە کڕیارە ئازیزەکان دەکەین و کەمترین خێر وەردەگرین، ئەمەش بۆ خزمەتی ئێوە. جوانی و شیکی و سەرنجڕاکێشی لە پۆشاکەکانی ئێمەدایە. بێ هیچ دوودڵی و گومانێک لە کوالەتی کاڵەکانمان لەگەڵ ئازیزانت لە سپۆرتچێک بە کەمترین نرخ بازاڕی بکە. ناونیشان سلەیمانی شەقامی 6 مەتری نزیک بەرزە پردی کۆبانێ، تەنیش ڕێستۆرانتی لۆڤان. سپۆرتچێک هەرزانی نرخ و کوالەتی بەرز.